دەچینە سەر پرۆژەیەکی گاوداری لە گوندی قەرەبڵاخی سەربا قەزای کفری. ئیسماعیل مەجید هاوڵاتیەکی دانیشتووی گوندەکەیە و لە ساڵی 2013ەوە سەرقاڵی بەخێوکردنی مانگای شیردەرە لە جۆرەکانی هۆڵشتاین و سیمیتاڵ. بەڵام بەوتەی خۆی بەهۆی گوێپێنەدان و پشتگوێخستنی پرۆژەکەی لەلایەن کشتوکاڵ و ڤێتێرنەری گەرمیان و وەزارەتی کشتوکاڵەوە سەرجەمی مانگاکانی مردار بۆتەوە و زیانێکی زۆری پێگەیشتووە. لە 2013 گەڕام بۆ دێ من پێشتر کارمەندی ئاسایش بووم، تووشی فەقەرات بووم، وازم هێنا هەڵسیام گەڕام بۆ دێ پرۆژەیەکی ئاژەڵداریم دانا، بڕێم هەڵسیام بڕێ مانگای شیرم بەخێو کرد. یەکەم قۆناق تقریبان 40 مانگایم سند بۆ بژێوی ژیان، ئینتاجێکی چاکیان بوو. شیرم ئەفرۆشت لە بازاڕە، من ماستەکەم ئەفرۆشت، یەکەم جا بە هەرزانم فرۆشت، دووهەم جا ماسێکی خۆماڵی مەخسە بازاڕۆ، سێهەم جا هاوڵاتی ئیسفادەی لێ ئەکردم. من دەسم دام ئیشەوە زەراعەم ئاگادار کردێتەوە، کشتتوکاڵم ئاگادار کردێتەوە، کشتتوکاڵ خۆیان هاتوونێتە ئێرە لە 2014 مانگی 8 هاتنەتە ئێرە، فەحسی ماوەکانیان بۆ کردوم، فەحسی شوێنەکەیان بۆ کردوم، سەیری ئەرزەکەیان کردووە کە کێڵگەکەیان کردووە کە بۆ زەرعات بشێ، هەڵسیان 50 کیلۆ جەتیاندا، پێم وتیان ئەم جەتت ئەدەی نییە بەردەوام هاوکاریت ئەکەین. لەو جەتە زیاتر هیچ شتێک هاوکاری منیان نەکردووە. پرۆژەکە دەیتوانی ڕۆژانە نزیکەی 900 بۆ 1000 لیتر شیر بخاتە بازاڕەوە و هاوکات نزیکەی 1 تەن ماستی خۆماڵیشی لێ بەرهەم دەهات. بەڵام بە 3 قۆناغ و تا ئەم مانگەی ئەمساڵ سەرجەمی مانگاکانی بردار بوونەتەوە و نزیکەی 300 ملیۆن دینار زیان بەر ئیسماعیل دەکەوێت. ئەویش هۆکارەکەی دەخاتە ئەستۆی ڤێتێرنەری و کشتتوکاڵی گەرمیان و دەڵێت لە کاتی نەخۆشکەوتنی مانگاکانی دەرمان و چارەسەرەکانیان وەک پێویست نەبووە و هیچ سوودێکی پێیان نەگەیاندووە. ئەی سەفەرمانکانیشم نەخۆش کەوتووە، من بردمەتە بەیتەریە، کە لە بەیتەریە فەحسیان بۆ فەحسەکەیانە کرد، ئەویت بڕۆ لە عیادەکان خۆمان فڵان دەرمانی بۆ بەرە، یان خۆیان لەو عیادەکە دەرمانەکەیدا پێم و ئەویتەوە عیلاجەکەیەتی یەک عیلاجێکی باش نەبووە بۆ وڵاغ. ئەیجا وڵاغەکان زەردووی بووە، بەسی ترین نەخۆشی زەردووە. من تا 120 سەر مانگا مردارۆ بووە. مانگای شیرش عادەدن لە 3 ملیۆن و نیو 3 ملیۆن بۆ 4 ملیۆن، مانگای وام بۆ 4 ملیۆن و نیمشم پێیدا مردارۆ بووە. تقریبان 300 ملیۆن ئەبێ بەرەوسەر بەرە خوار نابێ. تا ئێستا کەس هاوکاری نەکردوم. وەڵا داواکاریم ئەگەر حکوومەت هاوکاریم بکە ئەوە توانم دووبارە پرۆژەکە دانم، ئەگەر هاوکاریم نەکە ناتوانم. لەسەر ئەم کێشەیەش سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان ڕاگەنراوێکی بڵاو کردووەتەوە و تێیدا پاڵپشتی خۆی بۆ خاوەنی پرۆژەکە ڕادەگەێنێت و دەڵێت پاڵپشتی نەکردنی حکوومەت وای کردووە ئەو هاوڵاتیە و دەیان خاوەن پرۆژەی دیکە زیانمەند بن لە پرۆژەکانیان و زۆری باج و کرێی ئاو و کارەبا و بەرزبوونەوەی نرخی ئالیک بارگرانی بۆ خاوەن پرۆژەکان دروست کردووە. هاوەر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی قەرەبڵاخ.